والله سوێن بەخوای گەورە ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیندوو ببێتەوە سوێن بەخوا شەرم دەکات لەوەی بێتە ماڵەکانمان والله شەرم دەکات لەوەی بێتە ناو ماڵەکانی ئێمە چونکە ماڵەکانی ئێمە ماڵی ئەهلی تەقوا نییە چونکە پشتمان لە خوا کردووە خوامان لەبیر چووە والله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتە هەر ماڵێکمانەوە والله حاشامان لێ دەکات ئیلا مەگەر ماڵێکی کەممان نەبێت خۆشەویستان و بەڕێزان پرسیارێک لە خۆمان دەکەین بۆچی دڵمان خۆش نییە بۆچی بەردەوام خەمبارین بۆچی بەردەوام لە ناو کێشە و مشکیلە داین نە خۆمان نە منداڵمان نە خێزانمان نە کچمان نە کوڕمان نە برا و کەس و کارمان دڵخۆش نین هۆکارەکەی چییە؟ یەکەم هۆکار بۆی کە ئێمە دڵخۆش نین ئەوەی ئێمە کەم یا زۆر پشتمان لە خوا کردووە پشتمان لە دینی خوا کردووە پشتمان لە جێبەجێکردنی فەرمانی خوا و پێغەمبەری خوا کردووە صلی الله علیه وسلم زیکر و یادی خوا ناکەین کاتێکیش کە زیکر و یادی خوا دەکەین دڵمان لای زیکرەکە نییە بەدەم دەڵێین بە زمان دەڵێین سبحان الله بەڵام نازانین سبحان الله یعنی چی جاری وای نازانین سبحان الله دەڵێن یا الله ئەکبەر دەکەین نازانین سبحان الله دەکەین یا الحەمدولله دەکەین دڵمان لای زیکر و یادی خوا نییە خوای گەورەش دەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا هەر کەسێک پشت لە زیکری من بکە زیکر و یادی من نەکات لە دنیادا ژیانێکی تەنگ و ناخۆش و پڕ لە دەردەسەری پێبەخشم ئەو ژیانێک کە ئەمڕۆ ئێمە پێی شاد بووینە ژیانێکی ناخۆشمانەیە تەنگ دڵێکی تەنگ ژیانێکی تەنگ دەوڵەمەند هاوارێتی فەقیر هاوارێتی مامناوەند هاوارێتی کرێچی هاوارێتی خاوەن خانوو هاوارێتی ئەوەی کرە سارێ هەیە هاوارێتی ئەوەی نیەتی بە هەمان شێوە هەمووی بەڕاستی چونکە پشتمان لە خوا کردووە والله سوێن بەخوای گەورە ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیندوو ببێتەوە سوێن بەخوا شەرم دەکات لەوەی بێتە ماڵەکانمان والله شەرم دەکات لەوەی بێتە ناو ماڵەکانی ئێمە چونکە ماڵەکانی ئێمە ماڵی ئەهلی تەقوا نییە چونکە پشتمان لە خوا کردووە خوامان لەبیر چووە والله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتە هەر ماڵێکمانەوە والله حاشامان لێ دەکات ئیلا مەگەر ماڵێکی کەممان نەبێت چونکە تەلەڤیزۆنەکان فەیسبووکەکان تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمووی شتێکە بۆ خوا بە سەرف ناکرێ ئیلا بە کەمی نەبێت لە ئەثەرێکی صەحیح داهاتووە لە سەردەمی ئیمامی عومەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە شاری مەدینە بوومەلەرزەیەک ڕوویدا ئەهلی مەدینە زۆر ترسان ئەو بوومەلەرزەی کە هەر جارجاری دەبڵێن بە پەلە فڵان شوێن فڵان شار فڵان وڵات بوومەلەرزە هەژاندی ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێت فەرمووی والله ئەی ئەهلی مەدینە ئەم بوومەلەرزەیە بەهۆی گوناه و تاوانی ئێوەیە سوێن بەخوا یەک جاری تر بوومەلەرزە ڕوو بدا واللهی لەم مەدینەدا نانیش واللهی جێتان دەهێڵم ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێت ئەگەر حاڵی ئێمە ببینیت سوێن بەخوا ئەگە بێتە شارەکانی ئێمە و ئیمامی عومەر یەک دەقە تیادا نانیشی یەک دەقە ئەوەندە خراپین ئەوەندە خراپین ئیمامی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ گوێت لە دەنگی ئێمە نییە تۆ بەڵام بەخوا بێتە شارەکانی ئێمەوە لەولاوە بوومەلەرزە بەهۆی گوناه و تاوانەوە لەولاوە وشکە ساڵی هەرچەندە دوعا دەکەین ئاوا دەکەین خوا باران نابارێت ئەمە هۆی چییە؟ بەروبوونی تاوانە خوامان لەبیر چووە بۆ خواناسان ئاوایان دەکرد دەستیان هێشتا ئاوا بوو دەستیان بە ئاسمانەوە بوو واللهی وەکو ئێستا سایەقە بوو ساماڵ هەور نەبوو بە ئاسمانەوە واللهی دەستی دانەکردو باران باریوە بەڵام ئێمە ئەوەندە خراپین ئەوە گشتمان دەست بەرز دەکەینەوە هەر بارانی چی کەواتە ئێمە با بە خۆمان دابچینەوە پشتمان لە خوا کردو خوا ژیانی ناخۆشمان دەداتێ بە بوومەلەرزە و بە وشکە ساڵی و بە هەموو خەم و خەفەتێک کە خوای گەورە تووشی ئێمەی کردووە چونکە خوامان لەبیر چوو خوای گەورەش ئەوە بەسەر ئێمە دێنێت
بەڵێ خۆشەویستان